پێنجەم چییە براکانم؟ المەذی مذي چییە؟ وهو ماء أبيض رقيق لزج يخرج عند الملاعبة أو تذكر الجماع لا بشهوة ولا دفق ولا يعقبه فتور وربما لا يحس بخروجه وهو نجس. مذي أوي براكانم إنسان كا بير لا خێزانی بکاتەوە و گاڵتە لەگەڵ خێزانی بکا و بیر لە جیماع بکاتەوە ئەو ئاوە سپیەی دەبێت بەڵام وە نەبێ بە شەهوەتەوە ئەو ئاوە بێت. لە زانستی پزیشکیدا براکانم باس لە چی دەکرێت والله ئاعلم، باس لەوە دەکرێت کە مەنی ئینسان لا استحياء في الدين هەر بە مەجرای هەر بە بۆڕی میزی ئینسان دادێت. ئەگەر بێت و ئەو مەدیە لە پێش مەنینەیەت حەیەواناتی مەنەوی کە لە مەنیدا هەیە کە مناڵی لێ دروست دەبێ بەهۆی ئەو پاشماوەی میزە کە بەوێ دادێ هەمووی دەمرێت. خی گەورەوای کردو ئەوە سەرەتا دێ پاچی دەکاتەوە ئەو جاچی ئەو جامەنی کە سەرەتا دێ پاچی دەکاتەوە خۆی چییە؟ خۆی بەو شوێندا دێ کە میزی پێداهاتوە پیسە. بەڵگەشمان حەدیثی عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای لێبێ کە فەرمووی یعنی بە مقدادی فەرموو پرسیارم بۆ لە پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام شەرمی دەکرد چونکە عەلی زاوای پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام. فاتمەی کچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لای عەلی بوو ڕەزای خوای گەورەیان لێبێ فەرمێ كنت رجلا مذاء فاستحييت أن أسأل رسول الله صلى الله عليه وسلم فأمرت المقداد أن يسأل رسول الله عليه الصلاة والسلام. دەڵێ کەسێک بووم مەدیم زۆر بوو وتمان بەچی دروست دەبێ ئەمە بیرکردنەوە لە چوونە لای خێزان و ئەم جۆرە شتانە گاڵتەوە گەپ لەگەڵ خێزانت کەی ئەو ئاوە دێت بەمە ئینسان بێنوێژ نابێت واتە غوسلی ناکەوێتە سەر بەم مەدیە بەڵام خودی مەدیەکە پیسە دەبێ ئینسان خۆی بشواتەوە یعنی واتە عەوڕەتی بشواتەوە و هەر شوێنێکیش لە جلەکەی بەری کەوێ دەبێ نەضحی کات ئاوی پێدا کات. فەرمێ بە مقدادم وت پرسیارم بۆ لە پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام ئەمەش چییە براکانم؟ ئەمەش بەشێکە لە حەیا بەشێکە لە شەرم بەشێکە لە ئەخلاقی جوان یعنی چونکە کچی پێغەمبەری خوای لایە عەلەیهی سەڵات وسەلام ناچێ خۆی ئەو پرسیارە لە پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام ئێستا لە سەردەمی پێشکەوتن و کرانەوەدا یعنی کچە شەرم لە باوکی ناکات لای باوکی لەگەڵ مێردەکەی یەکتر ماچکەن باوەش لە یەکتر بدەن تێگەیشتی حساب نەبۆ دایکی نەبۆ باوکیشی ناکات یا ئەو پیاوە حساب ناکا بۆ خەسوو خەزووری. ئەمەش بەڕاستی مخل بە ئاداب و مڕوعەت نەک بڵێن کارێکی حرامە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی تەوەضەء وەغسل ذەکەرەک لێرەدا لە ریوایەتردا ئیغسل ذەکەرەک وتەوەضەء طبعا ئەمەیان تەرتیبەکە بەم شێوازەیە واتە ذەکەری خۆت دەشۆیتەوە عەوڕەتت دەشۆیتەوە و مشتێکیش لە ئاو بۆ نمونە ئەو جلەی کە لەبەرت کردووە گومانت وایە مەدی بەرکەوت پێ مشتێک لە ئاوی لێ دەدەیت ئاوە بەس وەچی دەکەیت دەستنوێژ دەگریتەوە چونکە دەستنوێژ دەشکێنێت دەستنوێژ دەگریتەوە تەواو. ودي چییە؟ ماء أبيض ثخين يخرج بعد البول ومن أصابه فإنه يغسل ذكره ويتوضأ ولا يغتسل. ودي ئاوێکی سپی توندە ئەمە لە دوای میزکردن هەندێک کەس ئەوە دەبینێت تەنها بە هەمان حکمی مەدی عەوڕەتی خۆی دەشواتەوە و دەستنوێژ دەگرێتەوە.